خۆی نەورۆز بۆنەیەکی پیرۆزە لە مێژووی میلەتی کوردە. هەموو ساڵێ میلەتی کورد، خەڵکی کوردستان لە هەر شوێنێ بن، لە هەر وڵاتێک بن، لە هەر جێگەیەکی ئەم سەرزەمیە بن، بە جۆش و خڕۆشەوە یادی نەورۆزەکەنەوە، چونکە نەورۆز بووە بە ڕەمز و سمبولی تێکۆشان و بەرخۆدان بۆ ئازادی، و نەورۆز خۆی لە خۆیان ڕۆژی ئازادی و سەربەستی و ئەوەی سەربەستی میلەتی کوردە و هەموو ساڵێ یادی ئەکرێتەوە. لە ناوچەی ئێمەش ساڵانە یادێکی تایبەتی ئەکرێتەوە لە بناری قەندیل بۆ زیاتر جۆش و خڕۆشی خەڵکی کوردستان و بە تایبەتی گەنجەکانمان. هیوادارم ئەم ساڵیش بە گیانێکی شۆڕژگێڕی و بە گیانێکی بەرخۆدان و بە ڕۆحێکی یەکبوون و یەکێتی نەتەوەی ڕوو بکەن لە بناری قەندیل بۆی ئاگری نەورۆز بە جۆش و خرۆشێکی کوردانەوە بکەینەوە و ڕۆژی نەورۆز بکەین بە یەکێتی و ڕۆژی ئازادی. بە تایبەتی ئەم ساڵ کە ساڵی ئازادیە بۆ بەڕێز ئۆجەلان، ئەم ساڵ کە ساڵی ئازادیە بۆ دەرهێنانی پارتی کرێکاران لە لیستی تیرۆری دەوڵەتانی داگیرکەر و دەوڵەتە ئیمپریالیەکانی جیهانی. هیوادارم لە بناری قەندیل یەکتری ببینەوە و بە دڵێکی خۆشە و بە ڕۆحێکی تێکۆشان و بەرخۆدانەوە یادی نەورۆزی پیرۆز بکەینەوە. هەر لە ئیسەوە نەورۆز پیرۆز دەکەم لە میلەتی کورد و لە خەڵکی شۆڕژگێڕ و لەو هێزانەی کە بەرخۆدانەکەن بۆ ئازادی و سەربەخۆی و یەکێتی کورد و کوردستان.